هێرشە ئەلکترۆنیەکان بۆ سەردام و دەستگا و شوێنە گرنگەکانی ئەمریکا و دزینی زانیاریە هەستیارەکان واشنتۆنی تووشی شپرزەیی کردووە. وەزیری دەرۆژ بە فەرمی رووسیا تۆمەتبار دەکات کە لە پشت ئەو هێرشانەوەیە. لە بەرامبەردا کۆنگرێز نیگەرانە لە دەستەپاچەی ئیدارەی دۆناڵد ترامپ. بە پێی زانیاریە حکومەکان کە میدیا ئەمریکیەکان ئاماژەیان پێ کردووە، ژمارەیەکی زۆر شوێن لەلایەن چەتە ئەلکترۆنیەکانەوە دزیان کراوەتە ناویان. لەو شوێنانەش کە ڕوبەڕووی هێرش بوونەتەوە، ئیدارەی نیشتیمانی بۆ ئاسایشی ئەتۆمی تێدایە. هەروەها بەڵگە هەیە کە تۆڕەکانی بەڕێوەبەرایەتی بەرپرس لە چەکە ناوچیەکان بە ئامانجی سیخوڕی ڕوبەڕووی دزەکردن بوونەتەوە. براد سمیز بەڕێوەبەری جێبەجێکاری کۆمپانیای مایکرۆسۆفت ئاشکرای کردووە هەڵمەتی چەتە ئەلکترۆنیەکان کە حکومەتی ئەمریکا ڕوبەڕووی بووەتەوە 40 دەستگا و دامەزراوەی گرتووەتەوە کە لە 80% لە ناو ئەمریکادان و بەشێکیشیان دەکەونە وڵاتەکانی بەلجیکا و کەنەدا و ئیسرائیل و ئیمارات و مەکسیک و ئیسپانیا. هێرشەکانی ژلانی کەم لە مانگی ئازاری ڕابردووە دەستیان پێکردووە و هەفتەی پێشوو بۆ بەرپرسان ئاشکرا بووە. بە پێی ئاژانسی ئاسایشی سیبریانی و ئاسایشی ژێرخانی ئابووری سەر بە وەزارەتی ناوخۆ، هێرشەکان با شێوەیەکی زۆر پیشەگەرانە جێبەجێ کراوە و چەتەکان زۆر بە ئارامگرانە کاریان لەسەر پرۆسەکەیان کردووە بۆ دزەکردنە ناو تۆڕەکان و دزینی زانیاریەکان لەو ماوەیەدا. لە ئێستاشدا ئەو هێرشانە بەردەوامن و مەترسی ئەوە هەیە شوێنی زیاد هاک بکرێن. لەبارەی ئەو هێرشانەوە لە نوێترین لێدواندا مایک پۆمپیۆ وەزیری دەرەوەی ئەمریکا بە فەرمی پەنجەی تۆمەتی ئاڕاستەی حکومەتی رووسیا کرد و ڕایگەاند دەتوانین بەڕوونی بڵێین مۆسکۆ لە پشت ئەو هێرشانەوەیە. لە بەرامبەریشدا مۆسکۆ تۆمەتەکە ڕەت دەکاتەوە و دەڵێت ئامادەیە بۆ هاریکاریکردنی واشنتۆن لەسەر ئەو بابەتە. لای خۆیەوە جۆ بایدن سەرۆکی هەڵبژێردراوی ئەمریکا کە هێشتا دەست بەکار نەبووە لە لێدوانێکدا پەیمانیدا بەرپەرچی ئەو هێرشە بەرفراوانە ئەلکترۆنیە بداتەوە و بودجەی زیاتریش دابین بکات بۆ پاراستنی ئاسایشی سیبریانی ئەمریکا. هەڵوێستی کۆنگرێسی ئەمریکا لەسەر ئەم ڕووداوە بریتیە لە نیگەرانێکی زۆر بە تایبەت لە خەمساردی ئیدارەی ترامپ لەسەر هێرشەکان. نانسی پیلۆسی سەرۆکی کۆنگرێس ڕایگەاند هێرشەکان گەورە و ماوە درێژن و لەلایەنی کاریگەرەوە ئەنجام دراون کە ئەو بەدەستێکی پیس ناوی بردن و پێیوا بوو کار دەکەن بۆ تێکدانی ئاسایش و دیموکراتی ئەمریکا. بیلۆسی ڕەخنەشی لە هەڵوێستی ئیدارەی ترامپ گرت و وتی جێیداخ و نیگەرانیە چاوپۆشی دەکات لەو هێرشانە لە کاتێکدا پێشتر پۆتینی بەوە تۆمەتبار کردووە کە هەوڵ دەدات بۆ دەزوەردان لە ئەنجامی هەڵبژارنەکانی ئەمریکا. هەروەها مارک وارنەر لە ئەنجومەنی پیران هێرشە ئەلکترۆنیەکانی بۆ سەر دامەزراوە ئەمریکیەکان با پرۆسەیەکی کەمەشکێن ناوبرد وتیشی جارێکی دیکە دەرکەوت کە دۆناڵد ترامپ و کۆشکی سپی ئەمە بە گرنگ وەرناگرن. هاوکات جیم ریش سەرۆکی لیژنەی پەیوەندیە دەرەکیەکانی ئەنجومەنی پیران کە سەر بە کۆماریەکانە ئەو هێرشانەی بە زەنگی مەترسیدار ناوبرد بە پێویستیشی زانی ئەو لایەنانەی بەو کارە هەڵدەستن ڕوبەڕووی سزادان بکرێنەوە. بەپێی راپۆرتێکی نیویۆرک تایمز ئەمریکی لێکۆڵەرەوان دوای چەند مانگێک دەتوانن قەبارەی دەزوەردانەکە و زیانەکان ئاشکرا بکەن پاژەوەی کە لیژنەی لێکۆڵینەوە دەست بەکار دەبێت.